ئاگاربوونەوەی هێنانی کەلوپەل و خۆراکی قاچاغ لەلایەن دەستگا ئەمنیەکانەوە بەردەوامە. طبعا ئەو بار هەڵگرا 1050 کارتۆن هێلکەیە کە لە وڵاتی تورکیاوە بە ڕێگای ئێرانەوە داخلی هەرێمی کوردستان کراوە بە شێوەیەکی نایاسایی. نزیکەی 20 تەن هێلکە دەبوو لە تورکیاوە هێنرا بۆ ئێران، لەوێشەوە بۆ سلێمانی، لەوێشەوە بۆ هەولێر، لێرەش هەمویان لەناو برد. کەسێک بای نزیکەی 5 میلیۆن دینار تەنها کارتی مۆبایل و ئینترنێت دەدزێت لە سوپەرمارکێت. هەمیش دەستم گەیاندە کێکی عەلەساس کێکی بکڕم لۆ کوڕەکەم بەسکە چاوم بە کارتەکەی کات لەناو عەلاگەمنا دامە کوڕەکەم و چوون لێ. هەروەها دۆسەی ناپاچیکردنمان هەیە لە ئەمانەت کە کرێکارێک لەگەڵ خاوەن کارەکەی کردوێتی لەگەڵ یەکێکیش فێڵی لە خاوەن تەکسێک کردووە دەستگیر دەکرێت. کابرا بێم گوتم کا بارەی سایق گوتی وەڵام من بارەم نییە 1 دینارم نییە وتم کاگە مژ نیمە چۆن یعنی منت توش کردیە هات لە ئیشکە خۆم کرد ڕاستەکەی ئەستا ماڵە منداڵیشم کەتە هەوران مارێ داشتی مارێ داشت کەت نەولا ولای بەخۆش ماڵسم پارم دایتەوە. لەگەڵ پسپۆرانی یاسا کۆمەڵ ناس ئەم بابەتانە گفتوگۆ دەکەین لە کورسان بوسال لە پرۆگرامی تاوان و سزا. من بژار دیلانم. زۆر سپاس کاک سەمیر. بەڵێ سڵاو و ڕێز وەکو هەموو جارێک تیمی پرۆگرامی ئەم جارەشمان پێک هاتووە لە دادوەر بەڕێز ناسک بەرزنجی، هەروەها دکتۆرە جوان ئیسماعیل کۆمەڵناس لەگەڵ لیوە عەبدولخالق تەڵعەت بەڕێوەبەری پۆلیسی هەولێر بەخێر بێن. پێشەوەی بچینە سەر کەیسی یەکەم با ئەو ڤیدیۆیە ببینین جا گفتوگۆی لەسەر دەکەین. طبعا ئەو بار هەڵگرا 1050 کارتۆن هێلکەیە کە لە وڵاتی تورکیاوە بە ڕێگای ئێرانەوە داخلی هەرێمی کوردستان کراوە بە شێوەیەکی نایاسایی لە دەواازەی سنووری باشماغەوە. تەمان خۆی لە خۆیدا ئەوە سەرپێچیکردنە، ئەوە تاوانە لەبەر ئەوەی خۆراک بابەتێکی هەستیارە پەیوەندی بە تەندروستی هاوڵاتیە. ئێمە گرنگجێکی تایبەت بە مەسلەی خۆراک و دەرمان دەدەین لە کاری لیژنەکانمان. خۆتان دەبینن بڕێکی زۆرە ئەو بار هەڵگرا کە داخلیش کراوە هەڵبەتە کەسانێکەنە لە پشتیدا کە داخلیان کردووە. ئەوەی بەشداریش بووە ئەوە بە پێی یاسا بەشدارە لەو تاوانە لەو سەرپێچیە کە ئەو ئۆتۆمبیلە بار هەرگرا کە ئۆتۆمبیلێکی گەورەشە بەڕاستی کە داخل کراوە بگرە لە شوفێرەکەەوە لەو کەسانەی کە خاوەنینە لەوانەی کە ڕێگە خۆشکەر بووینە هەمووان بەشدارن لەو تاوانەکە بە دامبەر هاوڵاتیان کراوە. خابرني والله صديقي قال لي ڕۆژێک هاوڕێیەکم پەیوەندی پێوە کردم بە مەبەستی هەبوونی بارێک لە شاری سلێمانی بۆ مووسڵ بیگوازمەوە. من خاوەن بار هەڵگرم، ڕۆژانە کاری ئاسایی خۆم دەکەم. منیش پێم ڕاگەیاند کە ئامادەم ئەم بارە بگوازمەوە بۆ مووسڵ. چوون بۆ شاری سلێمانی لە دەرەوەی شار بارهەڵگرێکی تورکی وەستا بوو. نزیکەی 20 تەن هێلکەی بار کرده بوو. منیش وەک کاری ئاسایی خۆم بارەکەم خستە ناو بار هەڵگرەکەی خۆم و بەرەو مووسڵ بەڕێکەوتم. لە یەکێک لە خاڵە پشکنینەکانی شاری هەولێر داوای پسولەی بارەکەیان لێ کردم. منیش پیانم دا و دوای ماوەیەک لە وردبوونەوە
پێیان ڕاگەیاندەم کە ئەم بارە لەکوێوە هێناومە و منیش پێم گوتن لە سلێمانیەوە بارم کردووە بەرەو مووسڵ دەیبم. لە کۆتاییدا پێیان گوتم کە گومان لەم هێلکانە دەکەین پێویستە بچین بۆ بەڕێوەبەرایەتی ڤێتەرنەری لە شاری هەولێر. منیش پێم گوتن کە هیچ زانیاریەکم نییە لەبارەی بارەکەمەوە، نازانم ڕێگە پێدراوە یاخود نا. دواتر منیان هێنا بۆ بەڕێوەبەرایەتی ڤێتەرنەری لە شاری هەولێر. لێکۆڵینەوەیان لە هێلکەکان کرد و بڕیاری لەناوبردنیاندا. نزیکەی 20 تەن هێلکە دەبوو. لە تورکیاوە هێنرا بۆ ئێران، لەوێشەوە بۆ سلێمانی، لەوێشەوە بۆ هەولێر، لێرەش هەمویان لەناو برد. 20 طن 22 طن يطلع. وڵی ئازەن نەقیب شاڵا و هەم زەمان لەگەڵدا ئەو بۆمان باز دەکا ئەم ڕووداوە چۆن ڕوویدا. ئەمە لە چ ڕۆژێک ڕوویدا و چۆن بوو؟ لە مانجی 12 ساڵی ڕابردوو بوو کە ئەم هێلکانە هاوردەی هەرێمی کوردستان کراوە بخۆی بە پێی بڕیارێکی حکوومەتی عراقی وەزارەتی کوشکاڵی حکوومەتی عراقی هاوردەکردنی هێلکە بە هەموو شێوەیە قەدەغەیە داخلی هەرێمی کوردستان و عێراق بکرێتن کە حکوومەتی هەرێمی کوردستانیش پابەندی ئەو بڕیارەیە و ئەمانە لە ڕێگەی دەواازە سنووریەکانەوە لە ئێران و تورکیا کە ئەم دەواازە سنووریان ئەم هێلکانیان داخلی دەواازەی سنووریش دەزانن کە مەمنوعە. بەڵێ بەز ئەمە نازانین چۆن داخل کراوە لەوێندەر داخل کراوە بۆ پارێزگای سلێمانی لەوێندەریش بۆ پارێزگاکانی تری هەرێمی کوردستان ڕەوانە دەکرێتن بەڵام لە بازگەی دێگەڵە پێشەوەی داخلی پارێزگای هەولێر بکرێتن مەفرەزەکانی ئێمە و باوکاری برایانمان لە ئاسایشی هەولێر توانیمان دەست بگرین بەسەر ئەم بڕێهێلکانە خۆشببختانە پێشەوەی داخلی پارێزگای هەولێر بکرێتن و دابەشی بازارەکان بکرێتن و مارکێت و ناوشار بکرێتن بۆی هاوڵاتیان بیکردن ئێمە دەستمان بەسەری داگردەم هێلکانە. ئێوە ڕۆژانە هەڵمەتان هەیە ڕۆژانە ئێمە لیژنەمان هەیە لە قایمقامەتی قەزای ناوەندی هەولێر سنوورەکان یان ناو شاریش ناو شاری هەولێر هەیتمان و ئەنداممان هەیە لە هەموو لێژنەکانەوە بە سەرپەرشتی بەڕێز قایمقامی قەزای ناوەندی هەولێر ئەم لێژنانە بەڕێوە دەچن. دەستەکانتان خۆش بێ. زۆر زۆر سپاس. هەر بژین. بەڵێ لە تورکیاوە بۆ ئێران لە ئێرانەوە بۆ سلێمانی لە سلێمانیەوەش بۆ هەولێر ئەمە دەچێتە قاڵبی تاوانێکە جەنابی دادوەر. جارێک پێشێکی زۆر دەستخۆشیدانەکەم بۆ ئەو بەرنامە زۆر دەستخۆشیش لە برانی پۆلیسەکەم بۆ ئەکار و ئەنجامانەی کە داویانە بەڕاستی پاراستنی هاوڵاتی و تەندروستی زۆر مهمە. بەزات خواردن و دەرمان ئێمە زۆر گرنگیەکی تایبەتمانداوە پێ و بڕیاری ئەنجومەنی وەزیران شەیەکەوە ئەبێتن هەموو جۆرێکی خواردن و تەندروستی لەژێر چاودێری و ئاگاداری داواکاری گشتی بێتن. بەڕاستی ئێمە زۆر هەولی ئەوە دەدەینکەوە ئەو شێوە خواردنانە کەوا نایاسایە و هاوردنی بە شێوەیەکی نایاسایە و ئەگەر بە شێوەیەکی تەزویر بێ یاخود بە شێوەیەکی قاچاق بێتن ئەبێ ئەوانە هەموو ڕێکارێکی توندی یاسا دژیان وەربگیرێتن و لەگەڵ ئەوانەی کەەوە هاوکاریشیان کردووە چونچۆنی ئەو خواردنانە دێتە ناو هەرێمی کوردستانەوە لە سنوورەکانەوە ئەبێ ئەوە لەسەر ئەوانە لیژنەیەکی لێکۆڵینەوە پێک بهێنرێ لایانی کەم تەرخەمیەکان هەمووی دەستنیشان بکرێت و هەمووی بدرێنێتە دادگا و سزای حقانەتی خۆیان وەربگرن لەسەر ئەوانە حتا ئەوەی دەشی کڕێ سزای هەیە ئەوەی ئەیکرێتن طبیعی ئەوە سزای نییە چونکە ئەوەیەکی لێتدا و بڵاوی دەکاتەوە طبعا ئەوەش ئەگەر ئەو ئاگاداری ئەو ئیشە بێت و علمی پێ هەبێتن کە ئەو خواردنە بە شێوەیەکی نایاسایی هاتوتە ژوورەوە ئەگەر بە شێوەیەکی قاچاق بێ یان بە شێوەیەکی تەزویر بێتن یان بە شێوەیەکی هەر شێوەیەکی نایاسایی بێتن ئەگەر پێی زانیاری پێ هەبێتن ئەوش بەشدارە لەگەڵیانە هەمان سزای ئەوانە هەڵ ئەگرێتن. ئەی جەنابی دەتوانن ئێوە مەسەن تاوانبارێک لە شارێکتر داوا بکەن مەسەن زۆر یاسایە ئەوە هەر کاتێک ئەنجومەنی وەزیران ئەگەر لجنەیەکی لێکۆڵینەوەی پێک هێنا لەسەر ئەوانەی کەوا بەشدارن لە چۆنێتی هاوردنی ئەو خواردنانە لە سنوورەکانەوە بۆ هەرێمی کوردستان لەو کاتە ئێمە ئەو لژنانە لێکۆڵینەوە گەل لە ئەنجومەنی وەزیران بێیان هەر ناو وەزارەتێک بێیان هەر بەڕێوەبەرایەتێک بێ هەر تاوانبارێک بێ لە هەر شوێنێک بێ ئێمە داوای ئەەکەین و ئەبێ ئامادە بێت و سزای خۆی وەربگیرێن یا کارمەندێکی حکوومەت لەسەر با بڵێن لە هەر شوێنێک بێت کە یارمەتی قاچاقچێکدا یارمەتی دەدا لە تاوانێک ئەوە سزا ئەوە طبعاً ئەگەر پارەی وەرگرتە بێ ئەوە ڕەشوەیە ئەوە چێتە بابی ڕەشوەوە عقوبەی ڕەشوەش دیارە عقوبەکەی لە 15 ساڵ کەمتر نییە و ئەگەر تەزویرشی کرد بێتن عقوبەی تەزویرش دیارە بە پێی قانونی عقوبات ئەگەر مخالفەی ئیداری کرد بێتن یان نەیزانی بێتن ئەوەش عقوبەکەی بە پێی قانونی ئینزیباتی مۆزەفی دەولە ئەوش عقوبەکانی دیارە سەر ڕای کەوا بێ لە ئیشەکەی ڕای بچێشنەوە ئەبێتن سزای ئیداری و مەدەنیشی بدرێتن عقوبە. جەنابی لیوە حەزمە کرد بزانم بەرەنگاربوونەوەی قاچاق و دەرمانی بەسەرداچوو خۆراژی بەسەرداچوو لە چه ئاستێکە لە کوردستان ئەو بابەتە لە دێرزەمانەوە
هەر هەبووە هەر بەردەوامیش دەبێتن ینی ئەوەی گرینگە ئێمە وەکو دەستگا ئەمنیەکان چەند دەتوانین ئیجراعات بکەین یان ڕێگە نەدەین یان بە ئاسانی ئەو کەسانە دەرباز نەبن و دەستگیر بکرێن و بە پێی یاسا بدرێن دادگا و ئیجراعاتی پێویست بەرامبەر هەموو ئەوانە بکەین کە ئەو تاوانە گەوریان کرد لە بەرەوەی تاوانشی لە هەموو تاوانە گەورەکان ئەوە تاوانە لە مەسەن هێلکە دەیهینی ئێکسپایر بووە بە هزاران کەس ئەو هێلکە دەخوا زارێکیش دەرخوارد دەدەیت یاخۆ دەرمان کە ئەوە لەوی زۆر گرنگتر ئەگەر سیرکەین بە تایبەتی لە کوردستان بەدەستخۆشیەوە ئەو لژنانی کە لە ستایبەتم بە قایم قامێت ئەوانەی ئێمە سەرپەرشی دەکەین ئەوانەی دەستگاکانی سەرپەرشی دەکەن هەملەکی باش کراوە تا ئێستا توانراوە تا ڕادەیەکی باش کۆنتترۆل بکرێت بە هێشتان ئەوە هەر کۆتایی پێنایەوە بەردەوام دەبێت بەڵام ئیجراعاتەکانیش لەگەڵ ئەو بابەتانە گرنگن و سزاکانیشان قورسن مەسەرەن ئەوانەی دەرمانە بە پێی مادەی 50 ئەوانە سزای قورسیان لەسەر مەسلەی ئەوەی باسی هێلکە کە بە پێی مادەی دەی حیمایەتی مستهلک دەکە ئەو کەسێک کە بەکاری دێنی ئەوەش عقوبەکەی هەم سزایەکەی زۆرە و هەمیش تێدا عقوبەی غرامەشی تێدایە کە مەبلەغێکی زۆر غەرامە دەکرێت بۆ ئەوەی جارشتر دووبارە نەبێتەوە و ئەوەی کە مادەکەش مسادرە دەکرێت و ئەو سیارێ ئەو لۆریە کە بەکاری هێناوە گواستیتەوە ئەویش دەست بەسەردا دەی ئەی جەنابیلیوە دەتوان داوای تاوانبارە سەرە گەورەکە بکەن ئەوەی ئەو کاری کردووە هەمانجی هێل ناوبینی دۆکو هەولێر و سلێمانی جەنابی حاکم باسی ئەنجومەنی وەزیرانی کرد لەو بابەتانە بەی شێوەیەک ناگەڕێنەوە ئەنجومەنی وەزیران ئێمە هەمانجی تاوامە لەگەڵ هەموو شارەکان هەیە لەگەر هەموو دادگاکان هەیە بەس بڕیایی دەستگی کردی دەربچێ بە پێی یاسا لە هەر شوێنێک بێ ئەمە ئەو هەمانجێمان هەیە لەگەر سلێمانی لەگەڵ دهۆک لەگەر کەرکووک زۆر جارش ئێستا کە ئەمانجێکی تاوامە لەگەڵ شارەکانی دەتوانین بە خەڵک بڵین کە ئەیان بینین ئەو تاوانبارانە ئەتوانین خەڵکەکی ئێزگار زۆریش دەستگی کراوە لە سلێمانی هێناوترە ئێرە چ لێرەوە ڕوانی سلێمانی کراوە ڕوانی بەغدا کراوە کەرکووک کرا شاوەکان شارەکانی تریش کراوە لەسەر ئەو بابەتی جەنابەت بە دۆڕان بەدەدا چوون بۆ تاوانباران هیچ کێشێکمان لەو بارەیەوە نییە ئەوە زۆر باشەوە چکە زۆر کەس گلەی دەکەم نامەم بۆ دێن زۆر دەڵێنەوە بۆ بەس فەقیرە بینین کە تاوان مەزن سایق لۆریەکە بینی ئەیکەی تاوانبارە ئەسڵەکە بین ئەو ئێستا جیان لێبوو وەڵامەکان گوێ لێبوو ئەی زۆر جار هەیە مەسەن ئێوە زۆر ماندوو دەبن تاوانبارێک دەگرن بەڵام دوای دەبینی مەسەن ئەو کەیسە لەوانەیە باید چەند میلیۆن دۆلارێک بێ ئەو هێلکانە بەڵام دەبینی بە 5 میلیۆن دینار بە کەفالەت بەردەبێ ئەو دەبی بای 15 میلیۆن لێرە جوابمان بداتەوە گلەی هەیە ئەو گلەیە هەیە ئەو گلەیە هەیە بەس لێرانە ئێمە قانونەکە سوڵتەی تەقدیریشی داوە بە حاکم یعنی ئەوە ئەگەڕێتەوە بۆ سوڵتەی تەقدیری حاکم بۆ چوونی حاکم ئەگەر ئەو بزانێتن ئەو مەبلغی کە کەف وەکو کەفالەتێکە زمانی ئەوەی ئەکا کە جاریش کە ئامادە بێت و ڕانەکە لە دەسەڵاتی دادگا و لە سزاکەی ئەوە حاکم ئەو بڕیاری هەیە ئەو سەلاحەتی هەیە بدرێتن ئەمە مەسەن شێوازەکەی مەسەن لێ شێوازی سزایەکە کەمە بەڕاستی ئێمە یاسای سزای عێراقی زۆر کۆنە و ماوەیەکی زۆرشی بەسەرا چووە یعنی ئەو عقوباتانی کەتیاتی ئەو غەراماتانی کەتیاتی بە مقابلی ئەو جەریمانە نییە کە کراوە یعنی ئێستا ئەو بڕەپارەی یلکەیە پارەیەکی زۆرە ئەبی ئەو غەرامی کە ئەدرێتن بەرامبەر ئەو پارەیە بێتن کەوا پارەی یلکەکەیە دڵنیای بدەن کە ئەو غەرامەیە لە مستەوەی ئەو پارەیە کە ئەوانە لەو هێلکیان ئێمە شەر نییە بەس یاسای سزادانی عراقی 51 ساڵ بەر لێ سەدانراوە پێویست دەکات جارێکی دیکە تازە لە باسمان دەکرد دەبی جارشکەی عادەی بکرێتەوە زۆر بابەت هەیە ئەو کات نەبوو ئێستا دروست بووە لە هیچ بابەتەکان تێدا نیە چەند بابەتێک لە بابەتەکان ئەوە جەنابی ئەو زیاتر شارەزای تەواوی هەیە گۆڕا ئەوەنە بە زۆر شتی کەش وایە دەبێت دەستکاری بکەین بیگۆڕین لەگەر بارودۆخی ئەمڕۆی کوردستان بگونجێ بۆ ئەوەی کە گرنگیشە زۆر وانە هەم گلەی لە ئێمە نەکەن و هەم گلەیش لە دادوەرە بەڕێزەکانیش نەکەن ئەوانش دەڵێ زۆر جار بێ تەلەفۆن دەکارێ کاگە خەڵق ئەوە دوو ڕۆژە گیرە چێڕان بەرتاندا بابە ئەوە مادەکە وایە قانونەکەی وایە بە تایبەتی مادەکانی دزی 442 443 444 ئەوەنە هەموو دەبی جارێکیکە 446 وانە یادە نەزەر بکەنەوە لەبەرەوەی عقوبەکانیان کەمە سزایەکانی زۆر کەمە یان هەموو مادەکان قابلی لە بۆ ئەوەی کە دادوەری بەڕێز بە کەفارەت ئازادی بکاتن هیوادارم بکرێتم دەستەکانتان خۆش بێ دکتۆر خەڵکێک هەیە دەزانێت سزای تاوانێکی ئاوا سزاکەی زۆرە بەڵام هەر دەشی کارد ئەو مجازەفەی هەردەکاوە
ئەوە چییە؟ سەرەتا سڵاو لە ئێوە سڵاو لە بینەران و بیستەرانی عزیز ئەنجامدانی سزە ینی تاوان هەر تاوانێک بی ئەمە ینی لە هەم کۆمەلگایەکان هەر هەیە لە دێر زمانەوە تا ئێستا هەر هەیە لە چەند حاڵەتێکە بەڵام ئەگەر ئاستەکەی بەرز بیتەوە ئەوە جێ مەترسیە چووکە کاردانەوەکەی لەسەر کۆمەلگا ئەبێ زەرەر و زیانەکەی زیاد دەبێت لێرە هۆکاری دەرونیمان زۆرە پاڵنەرمان زۆرە پاڵنەری دەرونیمان هەیە پاڵنەری کۆمەڵایەتیمان هەیە پاڵنەری ئابووریمان هەیە پاڵنەری نەبوونی بەهای ئاینیمان هەیە یان شارەزانەبوون لە بوارە ئەمانە هەمووی ئەبنە پاڵنەر بۆ ئەنجامدانی تاوانەکان یعنی نابنە ڕێگرێک لە کاتی خۆیە کە حازر و ئامادە بن وشیاری بکاتەوە ئەو تاکەیە لە کاتی ئەنجامدانی تاوانەکە بۆ ئەوەی ینی بیگەڕێنتەوە لە ئەنجامدانی ئەم جۆرە ڕەفتارە کە شیاو نییە کۆمەلگایەکە سزای پێبەخشی لە ڕێگای دام و دەستگایە فەرمیەکانی باشە دکتۆرە بە پرسیارشکە مەسەوە جەنابی داتۆر لێرەیە مدیری شوڕتەی هەول لێرەیە مەسەن ئێستا من وەکو هاوڵاتیەک من چۆن متمانە پەیداکەم بچم بۆ بازار هێلکە بکڕم ئێستا ئەوڕۆکە من حەزەکەم بچم بۆ بازار هێلکە بکڕم چۆن ئەو متمانەیە وەرگرمەوە مەسام سیقەم هەبێ و هێلکەیە بکڕم بەڕاستی ئاستی متمانە لای هاوڵاتی لە بۆ بازار و لە بۆ دام و دەستگایەکان ئاستەکەی نزمدایە یعنی نزمە بێت چکە ئێستا ئێمە لە دەور پشتی خۆمان ئەڵێ متمانەم نییە فشارەکە زیاتر لەسەر خێزانە بۆ ئەوەی ببتە فیلتەرێکی پاڵێوناوی بە قووەت بۆ ئەوەی ئەو کاڵایەنە کە دەهینتە ناو ماڵەوە دڵنیابی بۆ ئەوەی پاکە خاوێنە سەرچاوەکەی باشە سەرچاوەکەی باش نییە بەڵام چەند کەس ئامادەیە یعنی یاخود لێ هاتووە بۆ ئەوەی بتوانی فیلتەرەکەی بە قووەت کە لای خۆیەوە ناتوانانی ئێمە پێویستیمان لە کۆمەلگایەکی سەردەمیانە و پێشکەوتوب پێویستیمان بەوەی دەستگایەکان زۆر بەهێزتر بن لەوەی ئێستا لەین ئێستەوەی بینیت متمانە پەیدا ناکاتەوە ئێستا من شخصیان تۆزێک مرتاح بووم بڵێ منیش مرتاح بووم کە ئەزانم خەمخۆرێک هەن شەونخۆنێ ئەکەن بۆ ئەوەی ئێمە پارێزن من بە ئاسایی لە ماڵی خۆم ئەخەوم کەس نایەتن تەجاوزکات ئەو مافیانە زیاترن لەو خەمخۆرانە بەڕایتۆ لەو ئاستە بەرزەنیە وەکو باسییان کرد یعنی ئێستا دادوەر پابندە بە کۆمەڵێک یاسا لە ژێردەستی ناتوانین تەجاوزیکە ئەو یاسایە بەر لە 50 ساڵ نووسرایە ئێستا ناگونجێ لەگەر سەردەمی نوێ لەگەڵ سەردەمی تەکنەلۆجیا و هاتنی ئامێری زیرەک ئێستا شێوازی دزی و تەجاوزاتی سەرمافی مرۆڤ و تاک لێرە زۆر شێوازەکەی گۆڕایە دەبێت ئەودەیتێکی زۆر بەهێز بکرێتن لای تیمێکی پسپۆری دەرونی بی کۆمەڵایەتی بی قانونی بی ئەوانە هەمووی کۆ ببنەوە بۆ ئەوەی بتوانین بە جوانترین شێوە یاسایەکان گەشە پێ بدەین بگونجێ لەگەر ئەم سەردەمەی ئەوڕۆ دەستەکان جەنابی دادوەر ئەی تۆ ڕایزە چی بکرێ بۆی خەڵک متمانەیە زیاتر بێ واللهی بەڕاستی ئێمە ئەومان ئەوێ ئێمە ئەوە هەمووی ئەوەی کە ئەرکە لە سەرشانمانە بە هەموو دام و دەستگەکانی حکوومەتەوە و لەگەڵ ئاسایش و لەگەڵ شوڕتەیە هەموو ئەو حوڵە دەدەین کەوا ئێمە جۆرێکی خواردن و دەرمانێکی بە شێوازێکی تەندروستی و یاسایی بێتە ناو ئەو شارەوە و هەمان سزایەکی تونش چەسپێنین بەسەر ئەو کەسانەی کەوا ئەو دەرمانانە و یان ئەو خواردانە بۆ شێوازە نایاسایانە ئێنە ناو شارەوە و هەموو ڕێکارێکی یاساییشمان وەرگرتووە و لەسەر هەر هاوڵاتیەکە لە هەر شوێنێک تەنانەت بە ئێمە هەواڵێکی پێمان پێگەیانەوەکو ئێمە داواکاری گشتی فەورن دەما و دەست ئێمە ڕێکاری یاسای خۆمان وەرگرتووە و نووسراویمان کردووە بۆ هەموو لایەندە پەیوەندیدارەکان بە زووترین کات وڵاممان بدەنەوە چی بکرێ باشە و چۆنیش سزایان بدەین و چۆنیش وەکو بلیتن ئەمن و ئەمانەت لەناو ئەو شارەیە تێک نەچێت و بچەسپێن دەستەکانەوە ئەی جەنابی لیوە هاوڵاتی هەماهنگیتان لەگەڵ هاوڵاتی چۆنە هاوڵاتی چی بکە بەتاکیت و هەمانجە نەبێ دەوری هاوڵاتی مەسەن لەو ئێمە کارمان پێ ناکرێ یەک لە دەورە سەرچەکانی ئیشیمە هاوڵاتیە کە ڕۆژانە بەدەیان سەتان زانیاریمان پێڕادەگاتن ئەوە یەک دوو بەنسبەت ئیجراعاتکردن مەسەرەن ساڵی 2019 6,126 کەس دەستگیر کراوە 6,126 کەس لەو شارە بە ماوەی یەک ساڵ دەستگیر کراوە دەستگیرکردنەوەکان لەسەر هەمە جۆرەکان هەیە مخالەفاتە تەجاوزاتە مەڕۆڕە ینی شەر نییە ئیلا دزی و کوشتن نا شەر نییەوە بە هەموو بابەتەکانەوە لەسەر تەجاوزات لەسەر قاچاق لەسەر شتبردن شتینە زۆربەی مادەکان مەسەن قابل لە بۆ کەفالەت یان غەرامە مەسەرەن دەژی دەکرێت بە غەرامەی خۆی دەدا و ئازاد دەکرێت
بۆیە ینی کە دەڵێم 6,000 کەس لە ماوەی ساڵک کەواتە ئیجرعات هەیە لەگەڵ ئەو ئیجرعاتانەش خەڵک پەیوەندیمان پێوە دەکات کە سێ ژمارەی 124 ئەوە فریە بۆ خەڵک دەتوانێت لە هەموو کات و زمانە کاو پەیوەندیمان پێوە بکاو لەو بابەتانەشەوە پەیوەندێکی ئێزگار زۆرمان بۆ دێ مەسەن دەڵێ چوومە فران مارکێت شتێکم کڕیوە ئەکسپایرەکەی ئەوەندە لەسەر تێپەڕیوە ئەوەندە هێلکەی داناوە ئەوەندە شەرنیە ئیلا لە بازگەکان باز بکەین کە ئەوەندە هێلکەیە تەجویرە بەداسونیشتان هەیە دایرکت ینی هەرچی زانیێمان پێ بگاتن بە تایبەتی پۆلیس بەدەستخۆشەوە بۆ پۆلیسی شارەوانی ئەوانە ئەرشی بەدەداچوونیوانە لە هەموو ئەو بابەتانە من دڵنیا دەکەم و خەڵک نەکەس دەرباز دەبی و نەکەسیش چاوی لێ دەپۆشرێت هەر هەمووش دەستگیر دەکرێن هەرچی تاوانە بکان دیجراتی پێویست بەرام دەستەکانتان خۆش بێ دەچینە سە کەیسی دووەم کەیسیش تۆزە سەیرە لەگەڵم ڕای هەژار سوارە دەبێتن با ئەو ڤیددیو ببینین جا قسەی لەسەر دەکەین. من دانیشتم هەولێرە پێشتر کاری من تەرەفرۆش بووم دوکانمە بوو لە پاشی هەنجنیش وازم لە دوکانینا چوومە ئیشێ قەلابەکەم کڕی تقریبا ماوەشی برێن ساڵک نابیتن هەرماوە بەس ئیشەکەم زعیف بوو پارە قەردار بووم لە ماڵ بووم عەسر بوو چووم لەگە کوڕەکەم تەمەنی تقریبا 9 ساڵە گوتی بابا منیش دێم لەگە دێمە ئیشێ گوتم وەرە کوڕم لەگە گەیشتینە ئەم گەیشتنەکەم مارکێت لەوێن دەرێت چوم گوتم ئێستاسم کێک و بەپسیت لە بۆ دەکڕم لەوێش کە چوومە ژۆرێ تەبعاً هەموو کامیرە شازانم یعنی چوم لە مێزەکی لەو مێزانە کە لێ دەفرۆشنەوەن ساعبی لەسەر نەبوو هەندێک کارتی مۆبایلیشی لەسەر ناو پاکەتیی کێکی دانا بوو پاکەتی کێکی مێزەکەی ساعبی ناو نەبوو هەندێک کێک و مێچی لەکەم بوون کێکی لۆ فرۆشنێ هەمیش دەستم گەیاندە کێکی هەلەساس کێکی بکڕم لۆ کوڕەکەم بەس کە چاوم بە کارتەکەی کات لەناو عەلاگەمنا دامە کوڕەکەم و چوومە دەرێ زۆر شەر ئەرمەزار بوویمە و نازانم چ برێن بە قۆران یعنی ئیشەکەم کردیە شتێکی زۆر خراپە یعنی ئێستا مارێ بزانن مەتەلەن برایەکانمیش احتیمالە لێم ببۆشنەوە لێم ئەوە بکەن لێم بشارنەوە لەکن عالەمی بەس خێزانم بزانی ئەویدی بزانی زەحمەتە ژیانم تاران دەبی یان مارێ خەزۆرم یان غزمە کەسێک شتێکی زۆر ناخۆش. بەڵێ ئازیزان ڕاید هەژار سوارەمان لەگەڵە لێکۆڵەری ئەم کەیسە ئەمە چۆن گیرە؟ بەڵێ دو بە دوای ئاگاداربوونکردنەوەمان بەبوونی ڕووداوێکی دزی لە یەکێک لە سوپەرمارکێتەکانی سنووری نووسینگەمان پاشان هەستاین بە چونمان بۆ شوێنی ڕوودا و چێکردنەوەی کامیرەکان و نەخشەوی هەڵکاری شوێنی ڕووداوەکە بۆمان دەرکەوت کە تۆمەتبارێک هەساوە بە دزینی نزیکەی 80 کارت هێڵەکانی ئینتەرنێت و تیڤە لۆکاڵیەکان پاشان لە مدەی کەمتر لە 24 کاتژمێر بەڵێ بە دوای ئەوەی کە سەیری کامێراکانی چاودێریمان کرد بەڵێ توانیمان تۆمەتبار بناسینەوە پاشان توانیمان بە کەمتر لە 24 کاتژمێر دەستگیری بکەین لە نایەن مەفرەزەکانی نووسینگەمانەوە زیاتر کامیرەکە دەورێکی باش بەڵێ حتممە بێگومان کامیرا بەڕاستی دەورێکی زۆر کاریگەری هەیە بە تایبەت دەگە کوواڵەتی باش بێ زۆر جارێن بە تاکی دەکەینەوە لە مارکێتەکان لەو دوکانانە ئەگاداریانەکەینەوە کە کامێرەکانیان نەتا ئەتوانن بە کوواڵەتیشی وا دای بنێن کە بتوانین تۆمەتباران بناسرێنەوە بەڕاستیش ئۆتۆمبیلەکەی بەڵێ ژمارە ئۆتۆمبیلەکەشی دەرچوو بوو لەبەرەوەی کوواڵەتی کامیرەکەیان بەڕاستی باش بوو یەو مارکێتە بۆیە توانیمان هەم ژمارەی ئۆتۆمبیلەکە و هەم تۆمەتبارەکەش بناسینەوە بە شێوەیە پێشتر لە هەمان شوێن دزیتری کرد لەو مارکێتە یەکەم جارە مناڵێکی لەگەڵ خۆیان بردبوو بە بیانوی ئەوەی کە ئێوە شتی بۆ بکڕێ چوو بۆ ناو مارکێتەکە و دزوالە کرد باشە پلانی هەبوو بە دزییان بەڵێ لە کاتی لێکۆڵینەوە لەگەڵیا دانی بۆ دانا کە پێشتر 2 ڕۆژ پێشتر ئەو پلانەی داڕشتووە پاشان هەستاوە بە چوونی بۆ مارکێتە و بەو شێوەیە کارتەکانی لە سەرمێزی کاشێرەکە خستووە ناو عەلاگەیەکەوە بردەوە
دەستەکان خۆش بێ زۆر سپاس هەر بژین سپاس. خۆش بێ جەنابی دادوەر ئەمە پلانی داناوە چۆتە شوێنەکە تقریبا بای 5 میلیۆن دینار پشتی دزیوە لەو سوپەرمارکتە بەڕاستی ئەوە ئیسراری تێدایە و دەستگیر کراوە و احتیرافشی کردووە والله ئەوە 446ەوە بێ سزاکەی خۆشی وەربگرێتن سزاکەی بەپێی وەکو جەنابی فەرمووی بەڕاستی ئەمە سزای یاسای عێراقی دەبێ بگۆڕێتن چونکە سزاکەی زۆر کەمە بەڵام ئەو بەپێی ئەو بڕەپارەی نییە کە دزراوە یعنی ئەو پارەی کە دزیوێتی ئەو لە 5 میلیۆن زیاترە ئەو کارتانە یعنی ئەبێەوە سزاکەی بەپێی یاسای سزا زۆر کەمە حەبسە و غەرامەیە ئێمەش حەبس لە 24 ساعتەوە تاکو 3 ساڵە ڕاتن کەمتر شەوانە یعنی لێرانە شەمسان ئەگەڕێتەوە بۆ و غەرامەکەشی زۆر کەمە غەرامەکەشی زۆر کەمە دینارە بەڵام هەر لە 6 مان کەمتر نابێت هەر لە 6 مان کەمتر نابێت و جەریمەیە و سزایە و بەس قابل لە بۆ کەفالش قابلیش بۆ کەفالێ ئەمە لێرە عفوانە مۆڵە حەزەکەم هێنە سەر زۆربەی ئەوانەی دزیەکان دزی لێ دەکرێت دەرێ کاکە ئەتوو شتەکان بینەوە ئەمە لە محکەمەی تەنازول لێ دەکەم 5 میلیۆن بدە 5 میلیۆنەکەم لۆ بینەوە دەچی کە ئەوەی دەکا تەنازول دەکە کە تەنازولی کرد تۆ ئەو یەک لە مشکلەکان ئەو یەکە لە مشکلەکان یەک لە مشکلە گەورەکان لێ ئەکید ینی خەڵکێک لەوانەیە لەو بابەتانە نەزانی مەسەرەن دەستە ماڵێک دەفتەر دەدزی ئەو کەسە دەڵێ کاکات و بەس دەچی مەسەرەن دەبینتەوە ئەو ماڵی برایەکانی کاکە گۆ دەفتەرەکەی لۆم بینەوە ئەمن هیچشم بە محکەمەینە نەدێمە محکەمەی نە داوای دەنووسم نەئیژم بە مۆزوعە لەو حالەتی کە دەفتەرەکەی لەو دەگەڕێنەوە مەسلەی حاکم قڕز دەبیەوە نایە لەوانێ لە دووشی بنێری وەرە کاکە تو پارە دزرا دەرێ کاکە نامێ ئیشم پێی نییە دەفتەرەکەی خۆی وەگرتەوە پێویست ناکە بستە محاکم و دانیشی و بێ باشتر نەبووە یان هەر وەکو هەر ئێستاش هەر بەردەوامەوە ئەوە بەردەوامە ئەوجا ئەوەیە دەڵێ ئەرێکا چێڕەن ئەوە بەربوو تو دەفتەرەکەت خۆت وەگرت ینی جاری وا هەیە ئەفسەرەکان دەزانن دەنێرین لە دووی کاکە بەس وەرە تو داوات تەزیکی دێ بەس تو چێن لە بنەوە ئیش خۆی تەرتیب کردەوە پارە خۆی وەگرتەوە نایە ینی دەدوین نایە لە محکەمە نایە ولا يمكن لا يمكن تحريك الدعوة إلى بناء شكوى وقانونه هيز مزايد تدانية حاكم يجتبكا يعني أجر كابرني لدو مالي خوينا قري نصي قانونش معناه أجر سكالا كر أمادة نبو إجارة دوان سيان كتبليغ ما كر أمادة نبو أو كاتي ما ناتشاربين ككيسة كدابخ دابخري إكسر دادخري أو بابتي إسابة سيدكم تبي خلق بزاني أو يقدر مشكلة هذا دورة كاني أمي وكود سلطي تنفيذي سلطي قضائي يعني خەڵکەشی دەرێ دەزانی ئەوە دوونێ دەفتەری دزی پێرێ بەر بوو کاکە چووە ئەو لە دەفتەرەکەی خۆی وەگرتەوە نایە داوایەکەی بنووسی نایە تحریکی داواکە خەڵک لی دەکات تەوانەوە وای لاتە تو پارەکەیم بدەوە ئەوی کەیف خۆت ئەو ئیشەوە زەحمت ناکات ئێمە زۆر زەحمەتی ئەکاتن لێرەش دوای نقطەیەکی کەشێ بە زۆر ئاگداری ئەوە بین ئەو کابرای لە دوکان دزی کردووە دوکان بە مەحەلی سەکەن دانان دێتن عقوبەکەی لەبەر ئەوە تۆقی یعنی ئەو سەمەسەل ئێمە 444 بێت 443 بێت 445 و ئەوانە عقوبەکانی زۆ تونترە لە 446 لەبەر ئەوانە مەحەلی سەکەنە وە مەسەرەن هەندێک شروعی تایە ئەبێ مەسەرەن لە کاتی شەو بێ بۆ بەرەوبەیانی لە دووسێ کەس زیاتر بێ کابرا سیلاحی پێ بێ کابرا خاوەنی ماڵەکەی تادید کرد بێتن بەڵام دوکان بە مەحەلی سەکەن حیساب ناکرێت فلەبەرەوەی ئەو دزیانی کە لە دوکانەکان ئەکرێتن عقوبەکەی و سزاکەی کەمتر ئەبێتن باشە جنابی دادوەر هەمان کەیس ئەو کەیسەنا بەڵام هەمان کەیس ئەگەر چەکی بەکارهێنا طبعا ئەو کاتە ئەو ئەچێتە قالبی 444 ئەبێتە 444 چکەوە لە ژێر تهدید یان بە استعمالی سلاح کە سلاحی بەکار هاوردووە ئەگەر دەماچە بێتن یان خەنجەر بێ یان قلنج بێ شتێکی ئاها مەسەرەن بریندەدار بەکار بێنێتن ئەوە سزاکەی تونترە جنابی دادوەر ئەو کەفالەتانە لە وەزعەکە ناکا مەسەن خەڵک هامدا دزی زیاتر بکاتن سەدڵی کەفالەتێ بۆ خۆم بەردەم لەگەڵ آخر ئێمە لەلانە کە کەفالاتەکە کە حاکمی بەڕێز بڕیار ئەدا کە ئەو برادرە بە کەفالەت بەڕابێ ئەو متهمە بە کەفالەت بەڕڵابێتن لێرانە ئەو کەفیلە ئەبێ زمانی ئەوە بداتن کەوا جاریشکە ئەو تۆمەتبارە ئامادە بکاتەوە
لە بەردەم دادگا و ئەو کەفیلش ئەبێ زەلامێکی ناسرااو بێتن ئێمە زۆر جار لە فەرمانبەر ئەبێ فەرمانبەر بێتن ینی مەبلغی کەفاڵەتە کرد هەندی وایە زۆر دادەنین ئەبێ بچێت لە کاتب عدل تەصدیقی بکاتن ئەو مەبلغی کەمالە ینی وڵای 2 میلیۆن دارین 3 میلیۆن زۆر کەمە 5 دارین هەیە دەشماندانە جۆرەی کەیسەکەیە بەسەر کەیسەکەیە مەسەن 444 قورسە عقوبەکەی 10 ساڵە عقوبەکەی ئەگەر ئەو شروطانی تێدا متۆفربی لە کاتی شەوبی بە چەکبی مثلەن 10 ساڵ یان 5 ساڵ کەفیل دەینیتن مەسەرەن بە 10 میلیۆن مسبقا ئەو 10 میلیۆنەکەی حاضر دەکە آخر لێرش بۆ بانجی دەکەین وەرەکە کابرا ئەمە باوەی تەوزیح دەرێ نییە کابرا وەرە کاکە تو تعوددا 10 میلیۆنی بدەیت ئەو 10 میلیۆنەکە یخ 10 میلیۆن تیە ئەو 10 میلیۆنەکەی دەدا تاو دەرباز بوو ڕۆی و ئاودی بوو هەم پارەکەیدا هەم عقوبەکەشی 5 ساڵ و 6 ساڵ نەچوە ناوسەجن جەنابی مثلەن سەفەر دەکا بە کەفالەت بەربووە لە بۆی هەیە سەفەر بکە بەس ئێمە عقوبەی غیابەکەی هەر ئەدەین ئەوە لە جەریدە بڵاوێکە ئەکرێتەوە ئەدرێتە محکەمە سزای غیابی خۆی بڵاو ئەکرێتەوە نەشرەکەی لە جەریدە و هەر کاتێکش بگیرێتەوە ئەبێ بچێتەوە سجن سزاکەی خۆی وەربگرێتن بەس دوای ئێمە شتێکی کەش باسەکەین و ئێمە دائما ئەلێن حاکم سوڵتەی تەقدیری هەیە یعنی حاکم دەزانێتن دادوەر دەزانێت ئایا ئەوە ئەگەر دەربچێتن دێتەوە یاخودنێت ئەگەر مەترسی ئەوە هەبێتن مەسەن ڕابکاتن لەو کاتە دادوەر بەرڵای ناکاتن بە 100 میلیۆن دیناریش بێتن ئەگەر مەترسی ئەوە هەیە بێتە ڕابکات لێرە بوو باسی لەگەروی جەنابی باسی ئەوما کرد کە پێویستە تعدیلی قانونەکە ئەوە لێرە ینی ئەو پەنجاویەک بە ساڵ بەر لە ئێستا ئەو مادەنە ئەو قانونە قانون عقوبات دانراوە لەگەڵ ئێستا ئەی جەنابی لیوە ئەی سڵحی عشایرش هەر ئەو مشکلتان بۆ دروست بەردەوامین ئەوە هەر ئەوە بەردەوامین یەک لەسە ئەوەکانە یەک لە مشکلە گەورەکانە ئەگەروانەکەین دیسان مەشاکلەکانمان زیاد دەبیتن گەورەتر دەبێت ینی حل نابی ناگاتەنەتی هەندە مەسائلی هەیە لە ئافرەت کێشەکانی ئافرەت نەبە سجن و بە سزا نمونەشمان زۆرە لەسەر ئەوە هەندە مەسایلی کوشتن هەیە مثلەن داوا تەجدیدکرایە حکم بۆ 15 ساڵ 15 ساڵەکەی تەواو کرد هەیتمان ئێستاوە ئەو ڕۆژی بەر بۆ ڕۆژی دوای کوشتیان پاش 15 ساڵ لە سجن لەبەر چ کاکە وڵا سوحمان نەکردیە کەواتە ئەو سڵحە لەناو بابەتەکە لە بابەتەکانی ژیانی ڕۆژانەیمە خلاص نابی لی دەرباز نابی ئەی ئەو جۆرە زینە مەسا ئەو دزیناگە بە سڵحێک حەلیکە ئەوە هانی نادا زیاتر وا بکاتەوە بە تاکید ئەومان زۆر ئەو بابەتانە دکتۆرە گوێت لێ بوو پەشیمان بوو دەیوت من پەشیمانم و خەڵکی یعنی ئامۆژگاری داخەڵ دێک ئەو شتانە مەکەن چکە پۆلیس کامیرەی هەیە و ئیشەکانیان بە جوانی بەڕێوەدەن زوو ژیرام و بەڵام تاوانەکەشی کرد پاش چ پەشیمانەکە ئەوە لە قسەکەی گوتی من قەرزارم کارم کەس بووە تەبریراتە ئەوە تەبریراتی دەرونیە لە بۆ خۆی نەبوونی وشیاریش و ئەمن بەس ئەو لایەش تاوانبار ناکەم خاوەن مارکێتەکەش کە کەم تەرخەمی هەیە بۆ ئەوەی کە ئەوە ئەڵێ پێشوەختە من بینیومە کارتەکانی داناوە لە بەردەم خۆی لە ناو پاکێتێکە کارتۆنێکە دایناوە ئیتر ئەوەش کەم و کوڕی ئەمە پاساو نانێت لە بۆ دزی هەر دزیە بەڵام کەوە لە پێش چاوی بووە ئەمەش بەرگری کەمە ئاستی وشیاری کەمە لێرە ئەنجامیدا بەڵام نەیزانی یاخود حساباتە چی ئەوهای نەکردێت کە بەو شێوازە دەستگیر دەکرێ ئێستا ئەو لە سزنەکە بەقدر ئەوە ناترسێ بەقدر لەلەکە کۆمەڵایەتەکەی ترسێ لەکە کۆمەڵایەتەکە ینی بەتایبەت لە خێزان و ماڵ و منداڵەکەی خۆی کە ئاشکرابی لە بەردەمیانە شەرمە ماوە ناو کۆمەڵگایمە ئێستش ئەوە ماوە ینی زۆر کۆمەڵگای کوردی بۆ شتانەوە جوان ینی ئێستاش ماوە مەثەلەن ئەگەر یەکێک بۆ نمونە حەب بخوایە مخدرات بخواڵێ حەبخۆرە دەستیشانەکرێ یان هەرچێ شتێک بکە یان ئارەخۆر یعنی ئەمانە وەکو لەکەی کۆمەڵایەتیە ئەمانە سزای کۆمەڵایەتین بۆ جگە لە سزای فەرمیەکە ئەمە سزای کۆمەڵایەتی و ڕۆلیشی زۆرە بەڕای تۆ بەخۆتر نیە ئەو سزای کۆمەڵایەتی بەخۆتر نیە لە هەندێک شوێن بەخۆتە بۆ نمونە تازە ئەمەژێتان بە سڵحی کۆمەڵایەتیدا سڵحی کۆمەڵایەتی ئەمە چییە؟ ئەمە یاسای کۆمەڵایەتیە یاسای نەنووسراوە فەرمی نییە بەڵام هاوکاری فەرمیەکەیەکە بۆ ئەوەی کۆنتترۆلی ڕفتاری نەشیاو بکەن لە ناو کۆمەلگایەکە کە زەرری هەیە هەندێک زاریش تژهانی زاریش بە شێوازێکی ناڕاستە و خۆ یاخود بە شێوازێکی دروست جێبەجێ ناکرێت یان ناگونجێت لەگەر ژیانی سەردەم
لەگە ژیانی شارستانیەت یعنی کۆمەلگایەکەی ئێمە تێکەڵاویەکی هەیە نێوان نەریتیەکە و سەردەمیەکە نە سەردەمیەکە بە تەنیا ئەتوانی کار بکات لێرە دەبی دەستگایەکان زۆر بەهێزتر بن کار بکەن بۆ ئەو سەردەمەی ئەمڕۆ ئەی جەنابتان وەکو کۆمەڵ ناسێک لە ڕووی پەروەردەیەوە مەسەن نەزانکە بۆ تەڵەبەکان باز دەکەیت ئەو شتانە بەڵێ زۆر جار و شیاریان یەکەینەوە یعنی ئێستا مەسەرەن من تەڵەبەی خۆمانن زۆر جار سناپەکەن بۆ نمونە گەنجن سناپێکەکە ئەڵێم ئەزانی ئەوە سزای لەسەر هێرنا سزای چی لەسەرە ئتر من مەجبور مام یاسایەکەم دەرکرد گوتم بە پێی یاسای هەرێمی کوردستان قانون 2011 ئەوە سزایەکەتیە تا 5 ساڵە ڕوە ئەنجا گوتیان وە شتی وە هەیە گوتمە یعنی نەک لەسەر ئاستی تەڵەکە لەسەر ئاستی مامۆستایەکانیش نازانن ناچار چیم کرد هەموو کۆپی کردو لە دیوارەکانی قاعەکانمدا و لۆشی بخێننەوە بۆ ئەوەی شارەزایان هەبی چکە ئێمە گرفتی تەمەنی گەنج زۆری گرفتی تەکنەلۆجیە تەکنەلۆجیانی ڕسممەچێگری ڕسمێکی بڵاوەکاتەوە شتێکە کات ئەمە شارەزای لی نییە کە زانیاریشان نیە لەسەر شارەزای نییە ئەو جلێرەوە حەزم لێە من وەکو پۆلیس وەکو دادوەر و ئەوانە پێیج و وێبسایتیان هەبی کە شتێک هەیە ناوی یاسایە لە ڕێگای یاسایە ئاگادار دەکاتەوە بۆ ئەوەی ئەگەر ئامادە تێدا هەبی تۆزێ پاشەکش بکەیت هەڵبەت ئێمە لەو پرۆگرامە زیاتر ئەمانوێ خەڵک شارەزایی هەبێت لە سەوشتانە بابچینە سەر کەیسی سێیەم کەیسی ناپاکیە و کەیسی فێڵکردنەوەشە با ئەو ڤیددیۆی ببین بێکەوە ئینجا ڕای سەمیر بەهرام ئەبینم فەرمونون کابراایەکی خەڵک ئەو لێرم پێش ماوەیەکە تەلیفۆنم کردێ لۆ سایقێک خەڵک بەسڕایە پێم گوت جەماعەتێک هەیە برادەرەکەم تەلیفۆنی گرت و دیت جەماعەتێک هەیە لە بەسڕا ئەتوانی تەلیفۆنیان بۆ بکەی بۆ سایقێکیان بۆ بنێری سایقەکەش بێنیتە ئێرە ئەمەش بێم گوت باشە من تەلیفۆن لە بۆ سایقی دەکەم وتی گەشتە ئێرە خۆم بارە ئەدەمێ وتم کێشەنی ئەمش قسەم کردێ لەگەڵ سایقش هاتە ئێرە کابرا بێم گوتم کابارەی سایق گوتی وەڵام من بارەم نییە یەک دینارم نییە وتم کاگە مژ نیمە چۆن یعنی منت توش کردیە سایقش گوتیە من تۆ ناسم ئەو نەفەرە ناناسم منش بێم گوتم کاگە من بەجێت ناڵم هەر دەبی بارەکەت دەمەوە ڕۆژی جمعە بوو نە حەواڵە هەیە نە سێرەفە نە شتێکە هیچ شتێک نییە کابرا سەبری نەکردیەوە دی دەبێش کاتت لێ بکەم منش چوم لەگەڵی بۆ مەرکەز بەم داگیرش کرد لەوە دەست شۆرتەیەوە لاشکاتم لەسەر کرا هەر ئەوەندەیت بارەکەش 500,000 بوو بیانم گوت ئەوانش ڕۆیشتن نازان بۆ چۆ ڕۆیشتن تەلیفۆنشیان بۆکە مۆبایلیان قفڵە منش مەجبورم دەبێ حەقی کابرا بدەمەوە کە نابێ حەقی خەڵک بکۆمەوە ئەو نەفەرە سایقی دەناسم لە بەسرایمە خۆم لە بەسرایشم دەکردیە ماوێک لە مەخبەزیشم کردیە مایەکە لە بەسرە شخۆت تەزانەوە زەحمان خراپە باوکم نەخۆشە دایکم نەخۆشە لێبێ محافظەیەک نەمانە چمەوە بۆیش کرد لە ئاخیرەوە تووشیەوە مشکلەیە لە فڕنیشم دەکەم برادەرەکی تقریبان 6 مانگولەکنیشم دەکرد ئەوش سوێنەشی ئەستام لە فڕنی چوومە مالی ئیسراعەت بووم ئیسراعەت نەبووم وەلی چوومە مالی ناخواردنە چوومەوە ساحێبخانەکە دەرکەی ماڵێدا گوتی لۆ پارەی ئەمنی 150,000 دیناری عراقی لە پارەکە دەرم هێنا پارەی فڕنی دەستکاریم کرد من تەلەفۆن لۆ ساحێب فڕنەکە گوتم کاکەم 150,000 دەرهێنەوە بەبێت تو وتی لۆ خیان لە من دەکەی پارەی دەدەینی بەبێ من وتم من ئەو کوبرایەکە تو سیقم پێکرد لەبەر ئەوێم دەرمینە گوتنا تو خیال لە من کردێ و شکایەت لێ کردم 150,000ەوە بوو دوای چوم 50,000 گوتم چم لە کۆمپانیای مۆبایلێکی لێ بینم بەخست پارەکەی هەموو بدەمەوە ئەوش داڕۆژ گوت لە چێن دەری گوتنە شەستیمە یەکسەر گوت سواری سیارە بە سواری سیارە بەکسەر من تەسلیمی حکومەتی کرد ئەوجە چوومە لۆ فندقی لۆ 50,000ەکە چووم لەگە برادەرشدا خواردمانەوە ڕاستی ئەمیش دوایەکە فکری وم لە هاتەوە گوتم باشەوە من ئەوە کوبسم بۆ مۆبایل ببینم پارەم پێ نەبوو چم مۆبایلەکەی بە قسط ببینم چوم بەبێوی ڕاستی ئەو ئاگادار نەبوو یعنی چوومە فندقی و پارەی بینم ئەو ئاگادار نەبوو چوم فندقی گوتم کاکە بنای فرانکە ساتیمە 50,000 دەنێ وتی فەرمۆش 50,000 ئەمە بە خۆم وەچیل بووم وەچیلی فڕنەوەکەم بوو یعنی فڕنی بوو حساباتی پارە هەم لەکەم بوو فندقەکانش هەموو حساباتی ماگانە بخۆم وەرم دەگرێت ئەویش وای زانی
لا وتم حسابي بارك بينو قاري إيمان قاني يعني بخيانة شو مكني بخيانة شو مكني وش بتعرف 50,000 أيش بقى تلفون قلت له 50,000 قلت له ما بتسم تسم موبايلك اللي بينهم بارك تكو قلت له شيء قلت له شو استمع قلت له راسته هاتهم تعبس دفع من قلت له تسمي شرطة كلهم من الشيء تقريبا من خيانات إيش كم كرت راستكي استمر من داري شو كتا هوران ما رداش تي ما رداش كتنا ولا بخوش مال اسم بارم دايتو تمام بارم بەڵێ ئازیان ڕای سەمیر بەهراممان لەگەڵە لێکۆڵەری ئەو دوو کەیسە با لە کەیسی تەکسیەکەەوە دەست پێ بکەین ئەمانە چۆن گیران ئەو کێسێکی وەکوو کێسەکانی کە ڕۆژانە چەند کەیسەک دێت لە مرکزی دادخوازی ئێسکاڵای دەنووسێت نۆمەلوان ئەوەش هەروەکو ئەوان بەردەوام بوو کەسێک هات شۆفێری تەکسی بوو لەلایەن کەسێکەوە پەیوەندی پێوەکرا عیلەکە لە بەسڕایە بیهینتە بەغدایە لە بەغدایە بێتە هەولێرێ لە بەغدایە بەو تەکسی گوتیا ئەو کەسێک کە ئەو عیلێ دێن تا بەغدایە پێگوتە کرێەکەی بدێن وەزایدن ئەو کرێ کە دەیهینی هەولێر هەردوو کرێەکە پێکەوە دەدەمە جەناب ئەوە کە هات هینایەتی ئەو عیلێ پارەکەی ساق تەکسیەکەی بەسرایەتدایە بەخۆشی هینایەتی لێرە لە وتێلێکی داینەیە تەلەفۆن بۆ ئەو کەسەیە دەکات دەرێ وەرە کاکە کرێکەم بدێ لە بەرێ من عیلەکەم هینایە لێرە لە فندق دامنایە دەرێ وەڵام من ناتوانم پارەکەی بدەم دەبی لەوی وەرگین لە هەما کات دەویش دەرێ کاکە دەبی ئەو پارەکەی بدا ئیدی ئەو بوو بە کێشیان هینیان ئەمەش کێسەکەمان بۆ کردەوە سکاڵایە ئەو عیلەیان بۆ چێ هێنا بۆ ئێرە سەردان بەڵێ وەکو سەردان هاتبوو وەکو خەڵکەی کە دێتن گەشتیان لە بۆ سەلیسار هاتبوون احتیاجی خۆیان باش پێدوتن بێپارە چۆن دێن سەردان دەکەن بۆ گەشت وزارن قسەتان لەگەڵ کردن قسەمان لەگەڵیان کردیە بەس ئەو شتانە هەیە لێرە ینی خەڵک ئەوشتان لەگەری دەکا و عایلەشی دەناسی وەکو کەفیل بوو بە کەفیلی کودمە من دەیدەم ئەو پارەی دەدەم زۆر احتیاجی هینایەتی ئیدی بانگمان کرد کە دەستمان بەلێ کۆنەوە کرد گوتیا من ناتوانەوە پارەی بدەم باشە چۆن پێت گوتی ئەو پارەی بدا وەڵام من بۆم زانی بەخۆی دەیداتن بەزلامان کاتدا بەکو فێڵە ئەو فێڵە شێ ئێستا زۆرە نەکەوە ئەو فێڵە بەردەوامە تەلەفۆن دەکەن دەێن بڕۆ شتێ لە فرانکە جێبینە ئەو تەکسێدی ئەو پارەی لێ وەرگرا لەمان کات کە پارەکەی دەدێتەوە کابرا خۆی بزر دەکات جاروێ تەلەفۆن قەپا دەکات جاروێ خۆی بزر دەکات و کێسانە بەردەوامە ئەی کەیسی نانەوەیەکە نانەوە ئەو شاگردا لەو نانەوەی ئیش دەکاتن و لەسەر قاسەی پارەکەیە بەبێ خاوەن کارەکەی بەبێ ئەوەکەی ئەو شاگردا هەڵدەستی ڕۆژانە پارەی لێ دەباتن ئیشی بە پارەی لێ دەباتن بەبێ پێی بدێتن پاشەوەی خاوەن کارەکە تەمەشای کە حساباتی خۆی دەکا پارەی نەخسا پێی دەڵێتن یەکەم جار دام پێ نانای وەکو دادوەرەکانیش دەزان زۆربەی ئەو تەومەندبارانە زۆر جار دیفاع لە بۆ خۆیان دەکەن قسەی دەکەن و سون ناخوا وەکو دادوەرەکان زانەوانەی کە سون ناخواتن لەبەرەوەی سون ناخوا ڕاست ناکەن لەو قەزیانە پاش لێکۆڵینەوە دانی نابەتاوانەکە بەڵێ پارەم بردەوە و چەند جاریش چووە لە شوێنی تر بەناوی ئەو کەسێ پارەی وەرگرتیە بووتە ئەوە داوای لێکردنە پارێ بڕێ پارەکە زۆر بوو پارەکە مشکلی نییە زۆر بەس ئەوە دەبسە قالبی فێڵ یانی ئەو فێر دەکە ئەو ئیدی لەوانەیە ئەو تاوانە گچکەبی دەست پێ کرد دوایدی تاوانی گەورەتریش ئەنجام دەدا و تاوانی گەورەتریش لە دوای دێت بەس دەمێز کەیسی یەکەم سایق تەکسیەکە شکایەتی کرد بوو یان چه سکاڵای تۆمار کرد بوو کەیسی یەکەم سایق تەکسیەکە دەستەکان خۆش زۆر سپاس جەنابی دادوەر ئەوەی کەیسی یەکەم فرتوفێڵە بڵێ ئەو فرتوفێڵە تەوانەوەی کە جومان لێبوو لێرانش کەمتر خەمی لە خاوەنی تەکسیەکە هەیە ینی ئەتۆ لە پێشەوەی ئەو معاملەیە بکەیت ئەو کارە بکەیتن غێر ئەبێتن تۆ ئەو ئیشەی کە ئەیکەی مەسەلەن حەقی خۆت زەمان بکەیتن ینی ئەتۆ لە پێشەوەی هەر هەنگاوێک بۆ شوێنێتن ئەبێ بزانانی ئایا ئەو هەنگاوی ئەیوەشێنیتن ئەو عرزەی کە پیای قاچ لێدانەی سەلیمە یاخودنا ئەتۆ عیلەکەت بار کردووە لە هەولێر لە بەسڕەوە بۆ بەغدا لە بەغداوە بۆ هەولێر چێ پارەکەی داتن کەس پارەکەی ناداتن طبعا ئەوەی کە ئەو ئیشی کە توی تەکلیفی توی کردووە
ئەکەی تو ئەو کابرای ئەناسی کە تەکلیفی توی لێت کردو یان بڕێ یەکێکی کەیە تەکلیفیانە تۆ کردو ئیشە بکاتێن ئەمە فرتوفێڵە بەڵێ دەچێتە سزای 456ەوە طبعاً عقوبەکەی حەبسە یاخود غەرامەیە و بێ سزای خۆشیان وەربگرێتن و حەقی ئەو کابراش ئەبێ بدرێتەوە خاوەن تەکسیەکە ئەو نانەوەیە ئەو شاگردی ئەوەی نانەوە کەش ئەوە کرێکارە لە لای خاوەن نانەوەخانەکە ئیشەکاتن طبعاً ئەوە کە دوای ئەوەی کە دانی بەوە ناوەکەوە هەستاوە بە خیانەت ئەمانکردنی ئەو پارەی کە لە ژێر دەستی بووە بۆ مەسلحەتی شخصی خۆی بەکاری هاوردووە وەوەشە چێتە ژێر مادەی 453 لە یاسای سزاوە ئەوەش عقوبەکە یا حەبسە یاخود سزایە عینەن وەخت قابلی کەفالەتشە و ئەتوانێت خاوەنی ماڵەکە لێشی تەنازول بکرێتن لێرە سولحەکەشی لێ قبول بکرێت ئەتوانێت بە سولحش لە محکەمە بەڕڵا بکرێتن دەستەکان خۆش بێت جەناوی لیوە من زۆرم پێ جوانە ئەو سایق تەکسیە زۆر بە جوانی هاتووە سکاڵای تۆمار کردووە و لەوانێ پارەکە زۆر نەبێ بەڵام هاتۆ سکاڵای تۆمار کردەوە لە دوای قەزیەکە دێت و دەچێ خەڵک ئێستا سکاڵا زۆر تۆمار دەکات سکاڵا زۆرە ئەوە جەناویداد بۆ لێرێ دەزانی چەندمان شکاڵا هەیە لەوانەیە یەک لە بنکەکان ڕۆژانە بگاتە 20 تا 25 سکاڵا جاری وایە نەکەم و جاری وایە کەواتە زۆرە تەنها لە بنکەیەک ئەگەر هەمووی کۆبکەیتەوە لەوانێ بگاتە 150 سکاڵا ڕۆژێ ئەوەی گرنگە ئەو فرتوفێڵانە جاری وایە لەگەڵ ئەو خەڵکانە دەکەن کە سادە و ساکارن لەوانەیە ئەوە نمونەکی یەک لە نمونونەکان بی وئیلا سەدان نمونەمان لەو بابەتانە هەیە مەسەلەن جاری وا هەیە تەکسی بەکرێگرتووە دەڵێ بم بە شوێنێک لەوێ مەسەلەن خێزانەکەم لەگە خۆم دەبین دەچینە جەیەک لە ڕێگا خۆی توی شتێک دەکات دەڵێ دەبینە 100,000 بدێ کە دەگەیشتنەوە ماڵ سەدەکەش دەمێ کرێکەش دەمێ هەتاو دەگاتەوە ماڵ نە 100,000ەکە دەمینە نەکرێکەش و نەکرێکەش هەر هەیە ئەو بابەتانە زۆرە لە بابەتی فرتوفێڵ بەڵام خەڵکی داوا تۆمار دەکا و ئیجراعاتی یاساییش بەرە دیسان ئەوانە عقوبەکانیان زۆر کەمە دەستە بابی جۆنە حەوانش دیسان یان غەرامەیە یان حەبسەکی بەسیتە لێ دیسان لەسەر ئیعادە نەزەر لە هەموو مادەکان شتێکی زۆر گرنگە و دووبارە باشە جەنابی لیوە ئێستا بازارێکی تر پەیدا بۆ لە کوردستان ئۆنلاین زۆر شتێ قانونیش نییە مەسەن لە ئۆنلاین مەسەن لە پیجەکە دەیبینی و داوای دەکەی تەکسێک بۆ دێنێتە ماڵەوە کۆنتترۆلان هەیە لەسەر ئەو بازارانە زۆرنا چی بکرێ باشە ئەوەی کە دەڵێن ینی وەزارەتی ناو خۆ دەوێ بیری لێ بکاتەوە بیری لێ بکەینەوە بە هەموو وەزارەتی ناوخۆ وەزارەتی داد لەگەڵ پەرلەمان لەگەڵ حکوومەت دادوەرە بەڕێزەکان داواکاری شتەکان هەموو ئەوانە دەبی بە هەموو لایەکدانیشن زۆر شت زۆر بابەت هەیە لەو ئەوانەی فەیسبوک و ئینستاگرام و ئەو بابەتانە ئەوانە لەو مادانی کە ساڵی 16 هیچی لە هیچ شوێنێک دەرز نەکراوە دەرجی ناکە و باشی ناکە بۆیە دەبی جارێکتر پێت باشە ئەوانەی ئەو پەیجانە ئەو شتانە دەکڕون دەفرۆشن موافقات لە وەزارەتی ناوخۆ وەرگرن مەسەن وەزارەتی ناوخۆ ئاگای لێبێ مەسەن ئەوە ساحیبی ئەو پەیجە هەر موافقەنە برێ لە کۆنتترۆل دابن کۆنتترۆل دابن زۆر زۆروریە هیوادارم وەزارەتی ناوخۆ وەزارەتی ناوخۆش خەریکە لەو بابەتانە کاری لەسەر دەکەن بەشکم بەڵکو بتوانن کۆنتترۆلی ئەو بابەتەش بکرێت دەستەکان خۆش بێت پێت باشە لە کۆمەلگای ئێمە سم خەڵک زۆر گلەیی دەکرد پێشتر حتا دەستگا ئەمریکانیش گلیان دەگەیان بۆ خەڵکی ئێمە سکاڵا تۆمار ناکەن کە شتێک دەقەومێ تۆ پێت باشە خەڵک سکاڵا هەر شتێک ڕووبداتن سکاڵا تۆمار بکە بێکمان سکاڵا ئەگەر چارەسەری گرفتەکە بکە گرنگەکە پێشکەشی بکەیت بە تایبەت لە کۆمەلگای شارستانیەتی نوێ هەست ناکەی دکتۆر خەڵک دەیەوێ بە دەم و دەست بە نیم سعات قەزیەکە هەل بکرێشتی وە هەیە بەڵام بڵێ ئەگەر تۆ ڕێگای سکاڵای فەرمی تۆزێ دوور و درێژە کاتی ئەوێ هەتا بەڕێز دادوەرەکان ینی مۆزوعەکەی تێگا و پشکنینی بۆ ئەکەن و هەردوولا تێگەن لە هەردوولا کاتی ئەوێ ئەگەر چارەسەر بکرێ بە ڕێگای نافەرمیەکە خەڵکەکە پەنای بۆ ئەبە بۆی ئەبە شتێکی تریش هەیە ئێستا خەڵک ئەڵێ تااقەتی مەشاکلم نییە تووشی گرفت نەبم بۆی تووشی گرفت نەبم با حەلی کەم باشترە لەوەی بسمە محکەمەوە ئەمە خاستن لە هەندێک کەیس هەیە کە مەثلەن تۆڵە سەرنەوەی لە دووە قین دروستەکە لە نێوان دوولا ئەڵێ دروستی مەکە شتەکەی هێور بکەرەوە سارە سەرنی کابرات دادیسان وا بکاتەوە هانیەدا بەڵام ئێمە تێگەشتنمان بۆ
وشیکردنەوەمان بۆ کەیسەکان لەگەڵ کۆمەلگای ئەو سەردەمیە ناگونج ئێستا وەکو باسییان کرد تەکسیەکان تەکسیەکە زۆر ئاسان ئەتوانی بە کارتی ئەلکترۆنی پێشەوەی بەر لەوەی بەسەرکەوی بەر لەوەی بکە وەکو پاس کە کارتی ئەبڕی بەسەرەکەوی لە وڵاتانی تر بەر لەوە نەک لە دوای ئەوە بەڵام ئێمە کە ئەگاتە جێەکە ئەنجە پارەی لە بۆ دەرەکەی ئەمە ئەگەر بەر لەوە و بیدەیتێ بەر لەوەی سواربی و یاخود عادادەکە کار بکات یعنی ئەو کاتە گرفتەکان زیاتر کەمتر سەر هەڵدن من لە ناو ئاسایشی بەڕێبەتی ئاسایشی هەولێ ئەو مۆزوعام کردو هەری سکاڵا وتی کاک بەژار هەر شتێک بکرێت سکاڵا بنووسی باشتە چکە ئێمە ناو فایلێکی دادنێن ڕۆژێشترکە ئەو کابراایە جەریمەشترەکە ئەوانەی هەموو بۆ دەردێنن هەمووی یعنی دووبارە بوویتەوە ئیعادە سکاڵەکە هەر بنووسیانی سکاڵەکە گرنگە ئیجراتە ناکرێت ئیجراتیکە دەکرێت مەسەلەن ڕسمی دەگیرێ پەنجەمۆری وەردەگیرێ ئەوان هەموو دەمینێ بۆ مستەقبل هەموو داوایەک دادوەردەزانێت ماوەی 15 ساڵ قابلە لە بۆ نوێکردنەوە هەموو کاتێک 15 ساڵ تاریخەکە ینی زەمانەکە هەتا 15 ساڵ تۆ دەتوانانی هەموو کاتێک سکاڵی خۆ تحریک لەسەر هەموو بابەتەکان بکەیت بەر لەوەی مەسەڵە غەڵق بکرێ و کۆتایی پێبێ تۆ مەسەن داوای سکاڵای تۆمار دەکەی پەشیمان دەبیەوە یان شتێک تاسی لێ دەکات لەو ماوانە هەر کاتێک دووبارە بیتەوە دەتوانین زارشکە بچی سکاڵی خۆ تاریکەوە خەڵک بۆ مەسلەی کامیرە ڕسمگرتن هەموو ئەو کەسانی کە دەژی دەکەن ڕسمیان دەگیری و پەنجەمۆر ئەو پەنجەمۆرە زۆر جار کاک خاڵق ئەو پەنجەمۆرە دوای لە مستەقبل خراپ وتم چیان بەتەمایکی تاوانشکە بکەیەوە عەزل لێبی ئەو شتەشکەیە بەلاو پەنجەمۆرە دەمینێ هەتا 20 ساڵی کەش هەر کاتێک لە کۆمپیوتەر لێ بدەیت یەکسەر پەنجەمۆرەکە دەردەچی ئەو داتا بە شتان هەتانە هیچ ئەوە جەنابی دادوە لێرە هیچ ئەو پراوەشی لێکۆڵینەوە بەبێ ئەدلەی جنایی و پەنجەمۆر ناکرێت جەنابی لیوە بۆ خەڵک دەترسێت لە سکاڵە مەسەلە حەقەکانە حەقەکەی وەگرت نایەوێت بە دوو سکاڵە دابڕ کاکە خاڵق ئەوە چی ئەمڕۆژ بێمە مەرکەزی و بڕۆ محکەمەی وەرە مەرکەزی و بڕۆ محکەمەی مردم هەندی بێ و بچم ئەو دێ وشتی و گەتەنی بە دوو دقەی شتەکانی تەواو حکومەکە بدرێ و یعنی جاری وا هەیە هەفتەکە ڕوویدایە تەلەفۆن دەکە ئەرێ کاب خەڵەولو حکوم نەدرا یکم کاکە هەفتەکە یعنی خۆ قابلە بە هەفتەی خەڵک و حکوم دەبی ناخە دەبی حکوم بدرێەوە بە ماوەی هەفتەی ئەوە حساب و کتاب و ئەوراق و ئیحالە و جینایات و تەمیز و زۆر دوور درێژی دەوێت خەڵک لە سەوەی ڕناوەستی هەندە بە پەلێ بە ساعتێک کەیسێکی دوو شەمانێ یەک بە پەلەیە دووش دەیەوێ مەسەلەن هەموو کاتێک ئەگەر گەیشتەوە نەتیجەی خۆی خلاص ڕابۆستی ئەوجا ئەوە کاکە عقوبەی مەدەن ئەم پارە خۆ مەگرتەوە پێویست ناکە لە ژۆرێکە هەر یەکسەر مادەم حەقۆی وەگر پێویست ناکە عقوبەی بخواتەوە ئەوجا زائیدەن کۆمەڵێک هۆکاریت کەشەیە والی دەکاتن کە خەڵک مەسایلی عشایر و عایلێ و هەموو کێشەکان ئەو ڕۆکە دروست دەبێت لە چواردەورەی خۆتە زۆر لای خۆتە لە ناو بنەماڵێنەوە دەستان خۆش بێ زۆر سپاس زۆر سپاس بۆ برانی پۆلیس سپاس بۆ میوانانم سپاس بۆ ستافی پرۆگرام بەڕاستی خەڵکیش زۆر لەگەڵمان کار دەکرێت بێ سپاسیان بکەم زۆر ماندوون لەگەڵمان دەستیان خۆش بێت زۆر سپاس و شەوێکی خۆش.